بسم الله الرحمن الرحيم بناوي خداي بخشن دو مهربان قل يا أيها الكافرون أي محمد بلي أي كوملي بباور خدانا ناسان لا أعبد ما تعبدون من هرگیز ئەو شتانەی کە ئێوە دەیپەرستن نایپەرستم چونکە من خدا پەرستم ولا أنتم عابدون ما أعبد ئێوەش دیارە ئەوەی من دەیپەرستم نایپەرستن چونکە بتپەرستن ولا أنا عابد ما عبدتم ولا أنتم عابدون ما أعبد لكم دينكم ولي دين ئەوەی ئێوە پەرستوتانە من هیچ کات نایپەرستم ئێوەش ئەو زاتەی من دەیپەرستم نایپەرستن کەواتە دینی خۆتان بۆ خۆتان و دینی خۆم بۆ خۆم ئەم سورەتە کاتێک هاتە خوارەوە بێباوەڕان ویستیان ڕێک بکەون لەگەڵ پێغەمبەردا صلی الله عليه وسلم کە ئەو ماوەیەک بتەکانی ئەوان بپەرستێت ئەوانی